ناکۆکیەکان لەبارەی پێکەنانی حکوومەتی عێراقەوە هەر بەردەوامە بڕیارە سبەی دادگای باڵای فدراڵی بڕیار لەسەر هەڵەوەشانەوەی پەرلەمانی عێراق بدات لەسەر داوای ڕەوتی سەدر لەلایەکی دیکەوە هەنگاوەکانی چوارچێوەی هەماهەنگی وەرکابە شیعەکانی سەدر بەردەوامە بۆی کە بتوانن بە شێوازێک ڕێککەون. دوێنێ دووەم گەڕی گفتگۆ یا دیالۆگی نیشتیمانی لە بەغدا بەدەست پێشخەری مستەفا کازمی بەڕێوەچوو. ئەم چارەسەرانەی کە پێویستە بۆ دۆخی ئێستای عێراق بخرێنە ڕوو چین و ئایا کلیلی کردنەوەی گرێکوێرەکانی عێراق لەکوێدایە؟ بەڕێز مهەیمن زاملی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت سەبارەت بە ئەم بابەتە پرسیار لە میوانەکەم دەکەم. بەڕێز مهەیمن ئەم کاتت باش. سبەی دادگای باڵای فدراڵی عێراق لەبارەی هەڵوەشانەوەی پەرلەمانەوە بڕیار دەدات. پێتان وایە دادگا بتوانێت لە کاتی پێویستە کۆبێتەوە ئەتوانێت ئەو بڕیارە بدات؟ بەڵێ سڵاوتان لێبێ لە ڕاستیدا لە پێشتر دادگای فیدرالی و هێزە سیاسیەکانی شەمایان گوتبوو لە ڕۆژی پێنجشەم تۆ شتە کە پاش بەخەیت بۆ چوارشەم بۆ شوێنێکی دیکە ئەوەیە کە گونجاویەک دروست بکەیت بەداخەوە ڕەوشی سیاسی و هەروها قانونی شەوەیە کە دەبێ موافقی سیاسی لەسەر بێنە وەک موافقەی قانونی. ئەو کاتژمێرانێکی ئێمە پێیدا تێدەپەڕێن کاتژمێری زەحمەتن و دەزانن کەوا ڕوبەڕووبوونەوەی چەکداریش دروست بوو لە جادەکانی بەغداد کە ڕۆژێکی زۆر خراپ بوو ڕۆژی سیاسی و قانونی وای لێ هاتووە کە بە پێی توێتەکان و تەوافقی سیاسی بەڕێوە دەچێنەوە قانونی و دەستوری. بەڵێ پێتان وایە ئەوەی کە دوێنێ لە دیالۆگی نیشتیمانی باسکرا و خاڵانی کە خراە ڕوو و هەروەها داواکردن لە ڕەوتی سەدر کە بەشداری ئەو دیالۆگە نیشتیمانیە بکەن دەتوانێت سەدر ڕازی بە وتوبێژ لەگەڵ لایەنەکانی دیکەدا بکات ئەمانە کاریگەریان لەسەر کۆی پرۆسەکە دەبێت؟ لە ڕاستیدا کشانەوەی کوتلەی سەدری لە پەرلەمانی عێراق شتێک بوو خەڵەت بوو. ئێمە پشگیری ئەمە ناکەین کە کوتلەی سەدری کشاوەتەوە. کوتلەی سەدری 73 کورسی پەرلەمانیان بەدەست خست بوو کە خەڵکێکی زۆر متمانیان پێدا بوو. کشانەوەی ئەوان وای کرد کە متمانەی هاوڵاتیان نەمێنێ. ئەمان کشانەوە بەڵام لە پرۆسی سیاسی نەکشانەوە تاوەکو ئێستا داوایەکیان هەیە دەیانەوێ حکوومەتێک پێوێ کە هەمویان بەشدار بن و هەروەها هاوڵاتیان خزمەت بکە. بەڵام تاوەکو ئێستا دەزانی هەتا کورسی کشیان نییە وەڵام پەرلەمان پەک خراوە. ئەمەش گونجاو نییە پێویستە دەرچەیەکی قانونی هەبێ بۆ ئەوی بتوانێ کوتلەی سەدری بێنەوە نێو پەرلەمانی ئێمە لە نێو قەیرانێک داین دوایەوەی کامان کشانەوە و ناتوانێت حکوومەتیش پێک بێنین. ئێستا دوو کێشەمان هەیە، یەک پەرلەمان هەڵبۆشێتەوە یاخودنا دووەمیان حکوومەت کێ پێکی دەهێنێ. بۆیە بەداخەوە ئەمان مەشهەدی سیاسی عێراقیان خراپتر کرد. ئەمە وەک وەسیلەیەکی فشار بوو بەکاریان هێنا لە سەر چوارچێوەی هەماهەنگی و ئەمانی دیکە بۆی حکوومەت پێک بێنن بە شێوەیەکی بەپەلە. بەڵام ئێمە ئێستا دووچاری دوو کێشە بووینێتەوە. یەکەمیان پەرلەمان بمێنێتەوە یاخودنا و چێ حکوومەت پێک دێنێ. بۆیە مەشهەدی سیاسی ئێستا زۆر خراپە و دەبینین کە لە دوای چلە یاخود کۆبوونەوەکان ڕەوشەکە خراپتریش بێت. وە جیاواز نییە لە ڕۆژەکانی پێشووتر و وێنەیەکی باشە. بۆچی پێتان وایە لە دوای مەراسمی چلۆی ئیمام حوسێین ڕەوشەکە ئاڵۆز بێت؟ پێشبینی ئەم بارودۆخە لەلایەن چاودێرانی سیاسیەوە دەکرێت کە ئەگەری پێکدادان یا جارێکی دیکە شڵەژانی شەقام دەکرێت. پێتان وایە ڕەوتی سەدر کارتی داهاتووی بۆ دوای چلۆی ئیمامی حوسێین هەڵگرتووە؟ ئەگەر وایە چی دەبێ هەنگاوی داهاتووی؟
لە ڕاستیدا ڕوبەڕووبوونەوەی چەکداری چاوەڕوانکراوە دەزانن کە جاری پێشوو ڕوویدا و هەندێک سارۆخی بچووکی شاوێشترا بەرامبەری هێزە ئەمنیەکان وامان نەیانتوانی دەسوەردان بکەنە هەندێک ملیشیات و هەندێک ئەوانەی کە لە یاسا دەرچوون و چەکیان بەدەستە لە دەوڵەت زۆر بەهێزترن بۆیە دەوڵەت ناتوانێت ڕوبەڕووی ئەمان ببێتەوە یاخود دروستبوونی ناکۆکی چەکداری ڕابگرێت. ئێمە دەستپێشخەری کوردەکان پێشوازی دەکەین کە دەڵێن جیاوازی شیعیشی هەیە یاخود جیابوونەوەی شیعی هەیە گەف لە پرۆسی سیاسی دەکا بە شێوەیەکی گشتی تەنها لە ماڵی شیعانە هەموو کوت لە سیاسەکان لە عێراق ئەگەر بەغداد بکەوێ یاخود شیعەکان شەڕ بکەن پرۆسی سیاسی هەمووی بەیەکەوە دەکەوێت لە 2003 تاوەکو ئێستا و هەموو حکوومەتەکان لە هەموو شوێنەکانی دیکەی عێراق لە پارێزگاکان دەکەون و هەروە فەوزەیەکی زۆر ئاڵۆزیەکی زۆر دروست دەبێت لە هەموو پارێزگاکان بۆیە ئێمە ئێستا پێشوازی لە هەموو دەستپێشخەریەک دەکەین لە هەر لایەنێکەوەی بۆی کێشەکان چارەسەر بکرێن و کێشەکان لە بەرژەوەندی کەس دانین ئەو ماڵی کە گرنگە ئەو ماڵی کە سیاسیە ئەو ماڵی سیاسی شیعەیە و یەکبوونی ماڵە سیاسیەکان شیعە و سینە و کورد و تورکمان و ئەمانی دیکە وا دەکا کە ماڵی عێراق زۆر باش پێک بهێنێ و حکوومەتێکی نوێ دروست بکە ئەگەر هاتوو ڕوبەڕووبوونەوە دروست بوو لە ماڵی سیاسی شیعە وا دەبینین کە ماڵی سیاسی بەڕێز مهەیمن زامێلی شارەزای سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.